حکمی ئیرهابی. خوایە منم لە هەولێرم لەژێر ئاڵای جووت حکومەتی کوردایەتی ئازاد و سەربەست و تێرم لە هەولێر و ڕیشم هەیە بێ کارتی زەرد وەک پارتیەک تەقاویتی و زەوی و سلفە و ئیشم هەیە. ئەوە منم لە ناوجەرگەی ئەمنی یەکێتی دوژمنم نەخەممە و نەسرک و سڵم نەدەترسم نەدوو دڵم دەیان مافی دیشم هەیە. چی قەوماوە کوردستان بۆتە ڕۆژاوە یا من دنیام لێ گۆڕاوە؟ کوا شێخەڵڵا کوا حەماڵی بەربەلە دێ چۆن هەرجە لادێ نەماوە سووکە شەقیشم تێ هەڵڵا. نەخێر خۆم دی لەسەر بەرزاییە مزاهرەی جەماوەرە وەک ئەوروپا بە فیکە و سەما و شاییە. نەخێر هەموو شتێک ئاساییە. ئەرێ خەڵکە ئەم دەڤەرە ئێرە کوێیە ئەمە ڕاستیە یا خەوە هەرەڵێ سپی کۆرنەرە ئەوە ئێرە کوێیە تۆ قسە بکە گوێمان لێیە. ئاخر کاکە ئەم شادیە ئەی ئەو زاتە بەڕێزانە ئەمە حاکم قادرە و ئەوەش سەرکەوتی کوبەیە و ئەمیش کاک جەبار فەرمانە ئەمەی چەتری ئەمانە هی ئەمانە ئێرە پارکی ئازادیە بێخەم بە قسە بکە عادیە. لە پڕ خۆم دی بێ سەیوانم لە سەیوانم هاوارم کرد کوا هەوێکەی وشیار سەنعان کوا سیواکەکەی سەلمانم کوا قورئانەکەی باخەڵی شاسواری گردی ڕەمکانم. ئەرێ هۆسەرانی غەدر کوا عەمامە خوێناویەکەی مەلا محەممەدی کونەفلووسێ کوانێ ئاری و نەوزادی من بۆ کەس نەبوو بیان ناسێ. ئەرێ هۆسەرانی غەدر هۆ جووت حکومەت کوا کاسە سەری کەیوانم. سەرانی غەدری ماف و خوێن دێم لە دووتان هەنگاو بە هەنگاو شوێن بە شوێن کوا پەڵە خوێنی زیندانم کوا بۆ ئاسەوارێ نەما لە ژەهری یاسین ڕەحمانم. لەگەڵ هاوار دەرگا شکاو وەک گەڵایدار مەفرەزە داباری نەخوار لەگەڵ شەقاو هەیوا لە ئیسلام و ئاین کوانێ خاوەن خەونی خاین یەکێ هاواری کرد ڕابە یەکێ ئەو قورئانە لابە یەک دانیشی یەک وانەبی یەکێ وابە یەکێ دابە تۆمەتێکیان لەسەر نووسیم ئەم سەگ بابە سەددامیە و دژی کوردە و خەریکی کاری ئیرهابە.